بە جۆرەی دوایین راپۆرتی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بەردەوامە. وەک سەندیکا دەڵێت ئەو پێشێلکاریانە بە شێوەیەکی ڕاستەوخۆ کاریگەری خراپی لە سەرکاری ڕۆژنامەوانی و ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان دروست کردووە. ئەندامێکی لیژنەی داگیرکردن لە ئازادی و مافی ڕۆژنامەنووسان دەڵێت ئەوە زەنگێکی مەترسیدارە کە بە بەراورد لە مقارنەکردن بە 6 مانگی ڕابردوو پێمان وایە زۆرە، چونکە هیچ کێشەیەکی سیاسی نەبوو، هەڵبژاردن نەبوو، ململانەی توندی سیاسی نەبووە، دیسانەوە پێشێلکاری کراوە کە ئەمە بۆمە زەنجێکی مەترسیدارە بە پێمان پێی خۆشحاڵ نین. پێمان وایە دەبێ کەمتر وایە لەو ژمارەی کە ئێستا هەیە، بەڵام بەداخەوە زیادی کردووە. ئەیوب ڕۆژنامەنووسێکە لە هەولێر بەهۆی کاری ڕۆژنامەوانی لە ڕابردوودا چەند کەیسێکی لە دادگای هەولێر لە دژی کراوەتەوە، تا ئێستاشێک لای نەکراوەتەوە. ئەو دەڵێت سنووردارکردنی ئازادیەکان و ڕادەربڕین بۆتە کێشەیەکی گەورە لە بەردەمکاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستان. ناڕزایەتی ڕۆژنامەنووسان ڕوو لە فراوان و دژی و پێشێلکارانی بەرامبەریان نەکرێت لە بەتایبەت لە هەولێرەوەی کە ئێمە سەرنجمدا بۆ ئیشی تێدا ئەکەم، هەم هێزەمنیەکان هەم بەرپرسان هەم حکوومەتیش جیاوازیەکات لە پێدانی زانیاری لە نێوان دەزەکانی ڕاگەیاندن، بەتایبەت لە ئەم ناوچەیەکەمە وەک باسم کرد تەختی و ڕووماڵەکانی تێداکەین. ئەوەی کە من ئەمڕۆژ لە ئاماری سەندیکا ڕۆژنامەنووسان دیقەتم دا ئامارەکان بە جۆرێکە من زۆر جیاوازیە لەگەڵ ئەو واقعی کە لە هەرێمی کوردستان هەیە لە بەرامبەر ڕۆژنامەنووسان بەتایبەت لە هەولێر. بە جۆری راپۆرتی 6 مانگی یەکەمی ئەم ساڵی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەم ساڵ زۆرترین پێشێلکاری لە شاری هەولێر کراوە، کە لە کۆی 22 پێشێلکاری 9 پێشێلکاریان لە شاری هەولێر بووە، کە زۆرترینیان خۆی لە دەستگیرکردن و ڕێگەنەدان بە ڕووماڵ دەبینێتەوە. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.